السلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. إيمان دار وشويسكا يوجه نوش يفر خرابكا يوجه فساد فرە گەورەکە سەر و زەمینیۆ بریتیاجە نێربازی کە ئارۆنە بە نامێ شوزوزی جنسی یا بە نامێ ڕەگەزبازی یا هەر چێوێکی چێوەوە دروست کریۆنە و پەرش بەنەدریۆ و ڕێکخراوێش پێ دروستێ کریا و دنیا پشتگیریش کەرە و کافری یەهود و نەسارا و مەجووزگر پشتگیریش کەرە. ئێمە موسڵمان ئینامێ دلێ جەنگێ فرە گەورەینە، جەنگ و هوشیاری، جەنگی جەستەیی، جەنگی فرە گەورە وەرانوەر و گرد و کافرا و جیهانی کە گرد پێوە خەریکێنێ پەلاماروی ئومەتەیەمە چەنی قسعێوە پەلامارش دریۆ. ئێمەش بە هەمان چەشن ئەشم لە ئیمل ملایەنە هوشیارێ بیمێ زانمێ چێش کەرمێ چەنی مامەڵە کەرمێ. جەگەر کاتێ زیاتر ئارۆ واجبە سەر و شانێمە ئەشم فەرزە سەر و شانێمە ئەشم ئاگامە جەزاڕۆڵەکانما بوو، ئاگامە جەگەنجەکانما بوو. گەنجە بەڕێزەکێ ئەشم چەمێکەراوە وەشا پارێزناجە خراپەکاری. ئیمامی نەووی ڕەزا و ڕەحمەت و خوای ژۆنە بۆ فەرماوە ئەگەر گەنجێوە زاڕۆڵێوە موژبەر نەکردەبوو فەرماوە واجبە سەر و تۆ چەمەڵ پارێزنی وەرانوەرش بە شەهوەتەوە بۆ قەطع و گرد و عولەمای ئینە سەر و ئانەیە ئەشم چەمەڵ پارێزنی ئەگەر بەبێ شەهوەت بۆ ئیمامی نەووی فەرماوە بەبێ شەهوەتی واجبە چەمەڵ پارێزنی، چونکە موسڵمان شەهامەتشان کەرامەتشان ئەشم وێش پارێزن. وە شەویستەکان ئەچی جەنگە گەورەنە کە ئێمەش کەوتێن مێنە ئارۆنە پاسە نەزانی ئیشاشە نیشانەیە سەقافەت و وەڵکەوتەی ئینسانی. وەڵڵاهی ئیشاشە پێی ئانێنە تۆی زیرەک بەکارژباری یاگێ وێشەنە هەرمانەش پەنەکەری نەک هەرمان هەڵپەنەکەرەوە. زارۆڵەکە بزانینا چ مستەوێوەنە بە پاو مستەوە وێژ مراقەبەشکەرە متابعەشکەرە چەمێکەرەوە سەرش، چونکە ئی زەمەنە زەمەنێوە نییە پیاکە ئیسراحەتکەرە. ناڕەحەتترین و زەمەنەکان پێیانەیە کە پیاکە وێشەمانە هەتا وەکو ڕەب العالەمین ئی فەسادەیە سەرمەوە لا بەرۆ نزیکە ئومەتی ئیسلامی جارەوەتر وەربێزەوە ئی کافر و بێدینێ دوورگناوە ئی فەسادە پیسەی سەر و زەمین و بڵاوش کەراوە کۆکریەوە برەوە بارگەشت پێچەوە دوورگنەوە چەلەمە وەرو ئانەی خاسترین کەس پەیڕۆور ئێستەوە ئومەتی ئا کەسە نەجە ئیسەوەش حازر کردەبوو. ئەشم وریانە مامەڵە کەرمێ چەمێ کەرمێوە چی زەمەنەنە چی فەسادەیە فرە بە ئازانە مردمێ وەرانوەرش گەنجە جوانەکە. شەهوەت چێوێ فرە کاتی و ئانیم ئینسانن. ڕەحمەت و خوای ئیبن الجەوزی بۆ ئیبن الجەوزی بەغدادی فەرماوە کەسی عاقڵ قەت شەهوەتش مۆزە و وەڵی عەقڵیش. دمیەری فەرماوە هەرچی ئاژەڵەکەی هەنێ کە نان وەرا سەرەشا وزا چێر و عەورەتیشە. دیقەت دەیدێ کەڵەشێرێ بارە وەرە چەماوێڵ مەیەوە بارە وەرە چەماوێڵ هەر چێوێ چی چێوە بارە وەرە چەماوێڵ بزانە گر سەرەشا گەن و زەمین کات و واردەنە ئیلا ئینسان نەبوو. فەرماوەش سەرەش بەرزا واردە پەیلا سەرێژمێ ئینە نیشانە ئاینە ئەشم عەقڵش وەڵێ گرچێویشە نەبوو، ئەشم عەقڵش وەڵێ شەهوەتیشە نەبوو. وەرو ئانەی ئی فوکەدە و شەهوەت و ئارۆی چێ بە تاڵا و ملۆ ئەهل و خاسەی و خواناسی و دینداری و ئەخلاق بەرزی مەناوە. ئومێد کەر و سوپاس و خوایج کەر و کە منتیقە هۆرەمانی منتیقی فرە پاکە ئەشم هەوڵ دەیمێ فرە پاکتر ڕاگیرش کەرمێ. خوای داواوە نەکەرمێ جەگوناحەکاماوەش بە جەگوناح و ئاوتاتێماوەش بە بەرەکەتی وەمجەمل مارە. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمر الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها
فزكها أنت خير من زكاها، أنت وليها ومولاها. اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته، ولا عيبا إلا سترته، ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها، ولا مريضا إلا شفيته، ولا عاصيا إلا هديته، ولا شابا إلا أصلحته، ولا أسيرا إلا فرجت، ولا مجاهدا في سبيلك إلا نصرت. آمين آمين، والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمكم.